والله تبار دەترسێن بە خەلە بەردەوم ڕاوەستی و بەڕوون بتەقیتەوە تووشی سەرێشانم بکە. کورە هەی مارت خراپ نەبێ خۆتی ئەنتی نییە بەڕوو بتەقێتەوە بڕۆ دۆغری مۆزوعەکەی بۆ باسکە و بازارتان کووە بازاری کەوتان واللهی باشە باش ئەوە جۆتەکەەوە کەشم لۆ حازر کردی هەریزارێ باست کرد بوو هەرێ وڵە چ بکەینەوە ئەو هایە ئەی زەندە قچی هەرەوەڵە تەماشای ڕەنگی کوتێک چووە دانێ کوڕم دانێ دانێ دەبڕۆ فڕم ئاگال لە دەری بە بۆ شتانە قڕکەوە بڕۆ ئەرە بابا بابا ئەواری مۆلدەکەی لۆری خۆ لێدایە قسایە وتمان دەکەم پارە بدەی باشکە چایکەمەوە و خەیمیکەمەوە کورە کوڕم بڕۆ وازم لێ بینە وەختی مۆلدە و کارەبا و تەڕەما چییە دەبڕۆ هیچمەیە بڕۆ ئای ئەگەر ئەو شو کارەبانە بوو گارەگار و بۆرەبۆری لە بنجێ من نەکەی کورە بڕۆ ئەوە پارە لەوێ بڕۆ پارەی ببە و هیچەکەی جێبەجێکە بڕۆ هیچمێنە یەکەمەوە تو بڕۆنێ چەم بەسەر هاتێ لە دسە مندانە وەستا مەجید دابین و سەر مەوزوعەکەی خۆمان تو خوا دەمە چی لێم گەڕێ وەڵڵاهی ئەو خۆڕیە سەر و دری گرتم کوڕم یاسی غەفور نەدەبا ئەو شێوە لە گەمامتان بزوورێنەوە بابە لەبەر چی پێچ پەنای بکەین خۆمان لە مەوزوع بدزینەوە کوڕم مامتان ئەزری گەلێک زۆرە لەسەرتان وایە بابە بەڵام قەدەوم لە بیر ناچێتەوە شۆرەی ئامۆزام بە جارەی خوشکم ڕازی نەبوو کوڕم حاجی مستەفا گوناحی چییە بابە کو گوناحی نییە ئەدی بابی شێرۆی نییە قابل لە نەریتانی زەختی لێ بکە زارەی خوشکم لە چی کەم بوو کوڕم یاسی ئەوی ڕۆهی ئەلحەمدوللا زارەی خوشکت شووی کردیە لەخوای بەزیاد بی مێردەکەشی ئەگەر لە شێرۆ باڵاتر و پیاوتر نەبی خراپتر نییە کەمتریش نییە حەزیش ناکەم چیدی ئەو مەسەلانە دووبارە بکەیتەوە ئەدی زولەی خوشتی شێرۆ خێزانی تو نییە باجێی لێ نەبی و مشکلەشیش ڕوو نەدا بابە خۆ ئەمە لۆی باسی ئەو مۆزوعی ناکەین کە جارێ مابتەوە و ویز بێتمان بە زۆر بە مر شێرۆی دادەین بەرەن ئەمە حەزمان کرد زارێ لۆ شێرۆی بێ چونکە شێرۆ ئامۆزای خۆنە و بڕبڕی پشتمانە کوڕم غەفور کێشەی مۆ حاجی مستەفا یەکە ئەمە غەدرەی گەلە گەورەمان لێ کرد حاجی مستەفامان بە درشکاوی ناردەوە دیارە ئەنگۆ لە بیری کرد حاجی مستەفا برای منە بڕبڕی پشتمە دەوەڵڵاهی درم ئۆقرەی ناگری وەختە شێدوم لە بۆی بابە وا بزانم مارمان لێرەبی باشترە دەترسێم بچینەوە وێن دەرێ تووشی گرفتە چی بین کوڕم زۆرم خەمی حاجی مستەفایە هەرچەند تەمەشای دەکەم حەڵی پەرێشانە بەبێمە ئیدارەی ناکە بەڵام بابە ئەمە چ بکەین لەوەندە زیاترمان لەدەست نایە بابە ئەتو برەی جارێکی دیمام تووشی پشکیلی ببتەوە خۆکەری ما لە سزنەیە کوڕم دڵم دانامرچێ لەوانەیە حاجی مستەفا مشکلەکی هەبی لۆ بابە هیچت بیستیە نا کوڕم نا بەڵام دڵم وا خەبەر دەدات بابە چ نییە دری خۆ تەنگ مەکە خەمی پێ ناوێ ئەگەر شتت بوو باە مامن باسی دەکرد ئەوەندەش وەیە بەران ئەمن بە زەروری دەزانم سەرەکی لە حاجی مستەفای بدەم بابە حەز دەکەی جارێ سەبرێکی بگرە ئەگەر چ دەنگ و باز نەبوو ئەو وەختی حەز دەکەی ئەمەش لەگەرت دێ وای حاجی مستەفا وەتی وە بیرم دێ ژیانت هەمووی ناخۆشی بووە ڕۆژێک لە ڕۆژان خۆشیت نەدیتیە بابە دەترسم نەخۆش بی بڕی دەردەکەی ئەوێ سارە لێ هەرندابیتەوە بڕێم چێ کوڕم لەو کاتی لێرەش بدەیگۆ ئەو پشتە سەرم دێشی دەترسێم شەپرە لێی بدا بابە ئەگەر زۆر دەرز بمام وەیە با خۆمان حاضرکەین و بۆ شەوەی بچین وەڵاهی نازانم برێم چێ فکرەکی لێ دەکەمەوە یا الله کوڕم ئەمە دەسمەکەن حاجی هەمزەی دەڵێن لە ڕێگەی مسکەفتێ ساتمەی کردی و پێ وەرگەڕایە کوڕم ئەتوو فانۆسەکەم لۆ بینە باشە بابەجان کە هاتمەوەش فکرەکی لێ دەکەین و قسەکی لێ دەکەین دەگەڕنێم بابە
ناکوڕم نە پێویست ناکە خوا حافیز خواویست بی سەرچاوم کۆچەر یەک دوو ڕۆژە زۆر بە عاجزی دەبینم کوڕم لۆ چنێدا ئەچنی هەر بڕێک بێتاقەتم پێم وایە لەبەر چناری وا بێتاقەتی وەڵاهی دا ئەگەر دەمزانی ئەوانە ئەگەر ئەو چنارە ببازێ ڕۆژی و قەت نەمدەویست کو لەگەروانە تێکرد دەبووم کوڕم وەڵاهی پێم خۆش نییە تۆ ئەوەندە فکرێ بکەیەوە ئەخە خراپە کوڕی خۆم دایە من کو فکر بکەمەوە هیچم ئەو نەمێشتی لەسەری من هێشتاتان فکر بکەمەوە کوڕم دەبێت و فکر بکەیەوە دوور بڕوانی ئەتو بندارەکەت لێ هەیە دوایش ئامۆزاتە دا دەزانم بەخوای ئەمن ئەو شتانە هەمووی دەزانم دەیکەوایە کوڕم بەدەستی خۆت هێلانەی لە خۆت تێگمەدا هەموو ڕۆژە ژن نایەتەوە وردە وردا لەگەڵی بە تەحمل بە ئەویشە چاک دەبێت والله دای هەتا ئەمن خەسوب مابی ئەمن حارم کراتر بی باشتر نابی کوڕم ئەگەر چنار پشتی تۆ بگری بەخوای خەسووت هیچی پێ ناکرێت والله دەنا دایە ئەمن خەمی تو بابم دەسێم ڕۆژێک قسە و پێبرێ ئەمڕۆ عیدز بن غەمی من و بابن نەبێ ئەمە دنیامان دیتێ کوڕی خۆم بەخوا خۆشەویستی تو بە هەموو دنیا نادەین دوایش چنار ئی خۆمانە وەکو کچی خۆمان تەمەشای دەکەین باشە دایە ئەدی بام چ دەرێن وڵی کوڕم بابت سبرێ بابت دەرێ ئەگەر دەمزانی وەزعیوان ئەوها خۆش دەبی ژیانیان ئەوها خۆش دەبی لە مێژ بوو مارم لە جودا دەکردنەوە ئێستاش ئەگەر هەر ئەوها بنە من خانی چالۆ دەگرم بکرێ دایە تو بەڕاستیتە ئەمن کوماری لەنگۆ جودا دەکەمەوە ئەمن دیارە لەبیرم چوو بابم عربانەی ڕاگەکیشا قورکاری دەکرد هەتا فی سەبیلەوەی ئەمن بخینم ێ وەڵی کوڕم دنیا ئەو هایە کوڕ دەبی ئەگەر ژنی هینا دەبی ماری خۆی بکە کچ ئەگە مێردی کرد دەبی ماری خۆی بکە خۆ هەتا هەر لەگەرمە نابن تخوا دا بەس ئەو مۆزوعی قەپاتکە خەر سەر و درم پێدەژیری کوڕی خۆم هیچم لە خوای ناوێ بەس دەمەوێت تو بە مرتاحی بژێ و ژیانێکی خۆش ببێستەرێ بەخوا دا دەنام شەتا لە دنیا بم قزمەت پیرات و بام کەم لەکنوێ چم نەکردیە ژن بڕوە ژنەشکە دێتەوە بەراندا با پشتەکی لێبێ لە چێن دەڕادێتەوە یا ڕەبی خوای کۆچەر خوا لۆمەت بێلی خوای هیچ لێنەیە لە دنیا ئەرێ کوڕی خۆم کۆچەر بۆ ئیجازەچی لە مامت وەرناگری سەفەرێکی بکەن لە لای سلەیمانیە جەوی خۆتان بگۆڕن سەر لەو خزم و کەسانە بدەن تۆزە ڕابێرن لەو دنیای واللهی دایە من شەنوێرێکم بمام برێم دەزانی مام چەند لەگە من باشە وەڵاهی کوڕم قەت باوەڕم نەدەکرد مامت ئەوها بگۆڕێ چاور لێ ئێستا یەک دەقە بەبێ باب ناحەوێتەوە واللهی دایە خوا دەکرد مامۆژ نیشمەکی مامی لێ هات بە ئەوها بگۆڕابە هەستە کوڕم خوا کەریمە هەستە بڕۆ ئەو ئێستا باب تو مامت چاوەڕێت دەکەن لە شەریکەی باشە دایە باشە ئێستا بابانجی چناری بکەم ئەو ئەشیا و جاتانم لە حازر کا ئێستا دەڕۆم نا کوڕم نا چناری ئەزیەت مەدا ئەشۆ هەتا سبەیلە لەبەرەوە من دارێنی نووسیا ئەم دەچنجان پاشتر لێ حازر دەکەم یا ڕەبی خوایە داکو بام لە بەرای موسیبەتی دنیا بپارێزی و چناویشم لۆ باش بکەی خێرەتان غەڵت کردیە؟ ڕێمان غەرت نەکردیە چێ خوا جەعفەر هاتینە بزانێ نەتو کو لەو مۆزوعی دەکەی مۆزوعی چێ؟ مۆزوعی ئاسار و مەتحەفی چی لێ بزانم ئەوە دەیبینن جەماعەتی ئاسارینە و هاتینە بزان چێ و چ نییە چێ خوا جەعفەر ئەوانە لەو گوندەی بەس هاچی تو دەکەن معنای توش تشی لێ دەزانی مەقسەد چێ شێرۆ چێ خوا جەعفەر هاتینە ڕاست و ڕاست پێمان بری ئەوانە جەماعەتی ئاسارینە یان نا؟ طبعا جەماعەتی ئاسارینە ئەدی خۆ دزنینە شيخ زعفر نارين دزن بزمليان كتينا شبيه عند الشمال ديتينا جيتان نبي امن شي خويا قندم امن قبرناكم باذنه اتشي كسبي بخواي لو قندي دابني هيس بيجناك خوتان شنو ممكن لو خبرام كرن شيخ زعفر اتو بتاني شيخ خويا او قندو قوري او قنديني
ئەمە قبور ناکەین بێگانەی بینی ئەو گوندەی بە کەیف خۆی تەڕاتێنی تێدا بکاتن ئەو ڕۆژە بستە سەری هەتا سەری لۆ نەسەری شێرە برام پێ ناوێ ئەمە سمێنە ئەمنوت و دەچینە دایرەی ئاساری لەوێن دەر هەموو شتی تێدەگەین بزانەوانە جەماعەتی ئاساری بنیاننا زۆر باشە لە خۆشم سمێنەگەتان دێم بزانین ئەوان جەماعەتی ئاسارنیان دزن باشش بزانن ئەمن لەم گۆر بسۆستم لە گوندە شێخوا جەعفەر ئەمە دەمانەوێت درمان تامین بی کە درمان تەمین بوو ئەوانە هەون مۆزەفی ئاساری نەودێن لێرە ئیش دەکەن ئەو وەختی کاکە ئەمەش بە جدی هاوکاریان دەکەین وەبی هەر شتەکەیە دەری بینین و بچین تەسلیمی دایرەی ئاساری بکەین کاکە تامین بن ئەوانە مۆزف حکومینە قابیلە بە نوێژ نیورانە بێن دزی لە گوندی بکەن الحەمدولله شێرە دەما بڕۆین مادەمویە وەستا قادر شێرۆ بە هاوکاریان بکەین بە جدی باسبینی مۆزفان گلەیەمان لێ نەکەن شێخوا جەعفەر ئەمە ئەگەر هاوکاریەکە چی بکەین بە دڵسۆزی دەیکەین حەز دەکەمەوەش بزانی هەر کەسێکی بێ بە کلاوات و فڕوفێر بژی ئەوە حیا و دنیا قیامەتی دەچی جارێ بە دوعا وافیس
شێر و لە قسەکانی کێخۆ جعفەری گەیشتیە تو وەڵی وەستا قادر تقریبا قەناعەتم کردکەوە ئەوانە سەر بە دایرەی ئاساری بن شێرەوە منش هەرەوها ئەگەر وە نەبا چێخۆ جعفەر نەدەوێرە برێ لەگەرتان دێمە دایرەی ئاساری دەی باشە ئەمن هوردە هوردە لاگە ئیشەکەی دەڕۆم بزانم دوای چیت ڕوودەدا و چی بەسەردی شێرەوە تو بەردەوام بەرەستەیش خۆت پشت بەخوای بەستە وەستا قادرە من هەموو کاتەکی پشتم بەخوای بەستێ بەران قەت ئیشەچی ناکەم کە خێر و بێری ئەو گوندەی تێدا نەبی ڕاست دەکەی شێرەوە وعد بێ منش پشتیوانی لێ بکەم هەتا مایمە نێرم تووشی هیچ گرفتەچی بی وەستا قادر ئەتو یەک ئیشی لە بۆ من بکە ئیشی چه دەزانی چییە وەختی عەبدیان ڕۆستەمت بردە شاری ڕقەبەیان کە بزانێت چێوە دەسم لەسەر چێندەری زۆر باشە شێرەوە بەسەها بینی خۆمان بینی ئەوان هەست بکەن نەکەسیش بزانی زۆر باشە زۆر باشە با بڕۆین کوڕم هاکۆ ئەویشم هەڵی بە تەواوی لۆ بکەیت ئەوە زەرف کاسی تێدایە ڕسمی تێدایە نامەی تێدایە لۆم بگەین دەستی ئازادی باشە کوڕی گەورە سەرچاو کار خەدر هیچ خەم نەبی بە توور و تەفسیری باسی مەشی لۆ بکە زۆر سەلامی لێ بکە بڕێ ئەمن و داچی وەختە لۆشێت بن چاومان لە ڕێیە بەرک و بێتەوە ئەمەوە شەش حەفت سارە ئاگرمان تێبەر بووە ئەویش ئەوە لەوێ دەردانیشتێ بەس خەبەرێکمان هەلو بنێری محاڵ کا بێتەوە ئینشاڵڵا باش کوڕی گەورە وا بزانەوانە لە جشوانی ئازادیدا ئینشاڵڵا بەدەستی خۆم دەگەم بەدەستی هەموو شتێکی بە باز دەکەم هیچ خەم نەبێت ئینشاڵڵا باشە کوڕم ئەوە پێم برێ ولۆ نایەتەوە کار خەدر ئیتفاقمان کردیان و ئازاد هەر کە گەرامەوە سەرشتە ئیسپانیا بدەین ئیسپانیا دو بابە خێرە وەلا هەر لۆ پیاسی خێری تێدا ئینشاڵڵا تو پێم بری وەزارتان کۆ لەوێ بابە وڵای کار خەدر باش عیبی نییە بەس لەوێن دەر ئەو ناخۆشکردی و غەریبیە لەوێن دەر نە کەسێک نە خزمێک ناسیارێک جاری وایە مانگەچیش ناسیارەش نابینی ئەی باشە مادام وەزارتان وایە لۆ نایەنەوە کوڕم نەخۆ لەوێ نایە وڵایی بستەوە بە تازە نایەتەوە زەحمەتە بیتەوە ئەی باشە لۆ کار خەدر لەوێ هەندێک شت لۆ خزمەتی بەشەردان درا لێرەوانە وەچی چ ئەمنەوە 6 ساڵ لەوێن دەرمەتاس نەمتێ لۆ ترکەیەکی کارە بە پرتەی بکاتن وەزستانە خانیەکان زۆر گەرمە هاوینا فێن کا ببێ ئەوی سەوە پێکەی هەمشت مەرکەزیە ئێ کوڕم ئاکۆ چی دیش ئیش زۆرە و کەس علاقەی لە کەس نییە دەرێم ئەتولۆ بە ئازادە فەنی ناری بەرکل خۆی بخینی لەوێ شەهادەی بینتەوە کار خدر لەوێن دەرکەس تاقەتی خوێندی نییە لە ئەوروپا شەڕ لەگە وەخت هەر کە زتانی بۆ خۆی ئیشکا و بارە بەیەکە کوڕم ئاکۆ هەرکە گەیشتی وێ پێی برێ خەبەرێک دەنگێک تەلەفۆنێک پشتێکی بەرنەدەن هانگۆ کەسی یەکدرینی لەوێن دەرێ ئاگاو لە یەکدریوی بابی خۆم ئاگا لە ئازادی باشە بەس پێی برێ تەلەفۆنێکمان هەلە بکە وەڵڵی داچ و چی ئەو خەبەرەی زانیە هەلەسە ئاو ئاگریە هەر جێ پێجێنیە هەر چاوەڕێی تەلەفۆنە چوینە باشە کوڕم بەسەر چاو کار خدر ئیشتاڵە فترەشتر پێکەوە دێنەوە لۆ کوڕم ئاکۆ تو بەتەمان هەزوو بێەوە ئەرە وەڵا من زوو دێمەوە بە ئیش دێمەوە بە ئیشی چ لەوێن دەرسای دەم لێر دەفرۆشمەوە ئەوە ئیشی ئەوها خێری هەیە ئەرە وەڵا باشە لەخوای بەزیابی ئەو جارێ هات بیوە چ لەگەرە خۆی نابوو کوڕم وەڵا هەشت سیارەمی نابوو خێری تێدا ئینشاڵڵا باشە لۆ بە ئازادە فەنی نارێ ئەویشە لەگەرە تو بکەوە کار خدر ئازاد ناتوانێت ئیشانە بکە تازەی قامە دەرچووە ئێ لۆ کوڕم لۆ بۆ پێکەوە نەڕۆیشتێن پێکەوە نەگەیشتە ئەڵمانیا لۆ ئەتو دەتوانین لۆ ئەو ناتوانین وەڵا خۆشتانس بوو پێکەوە خۆمان تەسیب کرد با زەمەنی قامە لێ دەرچوو زوو بەس ئیبرەک تاخیر بوو سێزدێ ئەو ئازادە سێزدەیە بڕاکە کوڕی خۆم و باشی ناسم بستە سەر زێ دەبێن لەگ ئاوی لەگەڵ خۆ چکە زەیەکە ئیشک دەکەم نانە کار خدر وەمەرێ ئەگە نیسانی سێزدە بایە بە قاچەقە دەگەیشتانمانی هەلا کولی کوڕم حەز دەکەم نیوڕای نەچیە و لە کنەمە بینانەکەی پێکەوە ناوەرە فەرقی نییە کار خدر دەڕۆم سوپاس دەمەڕۆ کوڕی من نیوڕانی لێرە بە و پێکەوە ژنانەکەی دەخۆنی و داچیە چوچی ئازاری فەرقنیە داچی بتبینی هەر باشترا زۆر سوپاس فەرقی نیە مالی خۆمانە بەڵام من دەگەیشت مێ دەبی بڕۆم سەرهەر دووچاوم لە زیاتی من ئەولا ئەولای ماتکە ئامانەتی خوای من نەبی ئینشاڵڵا خوا سەلامەتکە ئامانەتی خوای کوڕم زۆر سەلامی لێ بکەرە زیاتی من ئینشاڵڵا بڕۆ ئامانەتی خوای بی السلام عليكم. عليكم السلام كاك. ولي كويس باشي. وبخير ايوه. ما عندي نبي. وش سلامة ما عندي نبي. او لشدي كاك. زين لشدي ما
کوڕە ناوەڵا گەبم زانانی بە پرسیارمێ دەکرد لە شاری بووم بە شاری چوبی سەر ڕەبام دەی ناوەڵا چووم لە دوو سەباحی دەگەڕام سەباح سەباح چییە کو نازانین سەباح چێە کە چەند سارە بابم بەدەستی دۆناری لە سزنێ کاکەت لۆ خۆ تووڕە دەکەی ئەدی سەباح نەمردیە ناوەڵا نەمردیا لە من لە توش ساخترە تۆ بەڕاستە ئەین چەند سارە بام بەلاش سزنیە ئەرێ وەڵا بەلاشە تا ئێستا ئەو گورگە پیسە نەمردیا هەوا دەلوورێنی ئەجای خەریکە مێشکی میز وەرنەوەی وەڵا وەربگری وەرنەگری ئەو هایە باش سەباح دیتەوە بەرێ لە شاری لە ئاچەشی ئیش دەکرد خۆی لەوێ شاردبەوە ئەی ڕێوی ئەرێ وەڵاهی باشە لۆ قاشکەمە دەکرد هەتا بابم لە سزنێ بڕزێتەوە باشەت قسە لەگەڵ کرد نا وەڵا قسەم لەگە ساحب ئاشەکەی کرد پرسیارم لێ کرد دوابوو ئەو زوو ئەمنی دیدن ئەمنی ناسیە و هەرات دەرچوو هەرچەندی کەتمە دووشی لە بازار لێم بزر بوو هەرات یعنی دیسان دەرچووە دەرناچی هەر دەیگرم باشە لۆ خەبەر شوتەنێدەن کاک کاکە فایدەی چییە دلیلت چییە ئێستا چێ دەرێ سەباح مایە کاکە هەر دەی ببینەوە باشە بام لە سزن ئاوا لێ بێ ئێ چ بکەین چێ دەری ئێستا لە کوردستان هەر نهاتن چوتە لای جنوب بەخوای بڕوان ناکەم باشە تو پێم بێ چێ بە دیگۆ سەباح لە ئاشێ و چێ بە دیگۆ سەباح مایە ڕاست دەکەی وەلی خۆ واحد بەم دیگۆ سەباح مایە واحد چێە ئەو واحدەی کە گوتی سەباح مایە ئەمن واتە ڕۆم کاکە ئەمش دەگەرێت نا هیچ بەت ناکە بڕۆ دەماچەکەم لێ بینە خاردە ئەتوو فەرموو کاوە کوی باشی وەزعت کوی زۆر باشی چێ دەرێ نامناسی ناوەڵا تو چی کامۆمە برادری سەدەی برات ئەو کامۆ کوی باشی خۆش بیا سەلامەت بیادی سەدە لە مارێ نیە تو ئەگەر لە نێ سەدە چی بەسەراتیە چی بەسەراتیە باسی نەژوورە دانیشی فەرموو باش بابچی ئەوها برێ سەدە گیرایە ئەرێ وەڵا ئەوە لە 6 ساڵی دەچێت گیرایە 6 ساڵ ینی سەدە 6 ساڵە تو لە عەزابدا ئەرێ وەڵا کامۆ ئەتوو بەختت دەبوو ئەژنادە توش دەگیرای باشە دی وەزعی کۆ وەزع برێم کووە یەک لە سزنی وێ دەبێ وەزعی کوو بێ ئەدیدا کە دەرێ لە مارێ نییە ناوەڵا لایکم هەر لە پاش سەدەی چۆدەلەی دامرد هەزار ڕەحمەتی لێبی باشە دێت تو ێستا لەگە چێ دەژی وەڵا ماڵی خوشکم هاتینەوە ئێرەوە ئەمیش لەگەڵ ئەوان دەژی
باشە وەزعتان کووە باشە لەگەڵی دەڕۆین جێ بدە من کاوە وەرە بە باشی جێ بدە من با پێ درێن برێ بزانم چییە جێ بدە من کاوە سپێنی زوو دێت سەرێکی لە سەدەی دەبی پێی دەری کاموو هاتەوە بەس لە کەس باز نەکەی ها بەسەر چاو سەلامی منیش پێ دەگەینی پێی دەری کاموو گۆتی بە زەبری پاری دەری دێنی دەتوانی بە پارە دەریبێنی دەتوانم دەریبینم بە سەدەش برێ برێ کاموو گۆتی وازنانی هەتا دەرینێنی باشە باشە باش سبەی مهاجر لەسەر دەچین پێی دەرێن باشە بچ پێت بۆ دوورە خەبەری بدەوە من باشە دەزانم لە چێن دەرم لە کێندەر لە فندقی مەفندق وەرە پێشێت من بەلای کەس باسی ناکەم باش ئەمن دەڕۆم خواحافیز ڕۆستەم وەزعەکە بەرەو خراپی دەڕوا بەلێ بکەین باشە چی خوا جەعفەر ئەمن نازانم ئەتوو لە هەندێ دەترسی ئەمن تێناگەم چی ئەو شێرنە گۆتەی بەنگۆ ناساند نەدەبا بەسش بەم بکەن تازە ئیشەکە هات دەبی فکر بکەینەوە خۆمانی لێ ڕزگارکەین قەتەمێشکم ڕاوەستی وەستا قادری خەزووری لەوی گەرمترە یا فەتاح یا ڕەزاق نۆبەتی ویە ئەمن هیچ کە وەزەم بێ قوڕ ناکرێ ئەنگە وەعتان دامن کە زوو جێبەجێکن بەڵام ئێستا جێبەجتان نەکردێ دەچێم کەشف بین و سەرمان بستە قوڕێ حەمد نەبی ئەمن هەموو شتە کلۆ جێبەجێ دەکەم کو جێبەجێ دەکەی سەبرەکی بگرە هەتا عەبد دێتەوە دەینێرمە کنفەیسی بەجی بزام ئەو چستەرێ هاو شیردا لودا پیردا هەتا دەین ئەو مەڕە بۆ بزنەی پیسمان دەستت باخانە ئەوستە چێخوا ئەتو دەرەی شێت بووی مەڕی چە و بزنی چە بڕۆ لە مارە خۆتانیشە و عێلاقت بە هیچ نەبی یعنی چی لە مارە دانیشم سبەینێ شتەکبی ئەنگۆ هەرێن و ئەمنیش توشکەن جێخوا جەعفەر دنیا بە ئەمە تو بەجێ نایاری هەر شتێک شروعدا هەمومان تێدا بەشدارین پێویست ناکات وەندە خۆت مشاوەش بکەیت کو مشاوەش نەبم شێرە وەستا قادر گەفم لێ دەکەن دایانەوێ بچنە دایرەی ئازاری مەترسێ ناچن کو دەزانی ناچن جوابە جێوات نەداینەوە بچنە دایرەی ئازاری با بستن قابلە چ دەبی کوچ دەبی ئەدی دایری ئازاری نایە تاقی بکە خەمن نەبی نیوەی ئازاری ئەو مەملەکەتی دزرا ئازار چی بەچی کرد هەمویان ئاودی و کرد بڕۆ پاردەوە لە مارێ پێنج فەیزی بەچ دەبینی خەمن نەبی لەو دووسێ ڕۆژەی دەیبینم ئەدی ئایدن ئەوە ئیشی منە لەو دووسێ ڕۆژەی دەچمەکنی مەلەک نەوی باست دەکەم دەرێم چاوەکەت لە جۆخا جەعفەری بی باشە کاک ڕۆستەم زۆر ممتم ئەمە دەڕۆم دەبڕۆ حەفیز دەبڕۆ بەخێرچی هەی دەماخسس ئەتو وەفات لەو گوندەکەی خۆت نەبی لە بۆ منت دەبی سەباح زۆر عیبە من یەک ساڵی ڕەبەق تەداویم کردی و خزمەتم کردی ئەو هەموو چاکەکەی دەمدەیەوە ئەو چاکەی بە چاوی من دادەوە بۆ تو بە بەلاش خزمەتی منت کردیە پارەم دایە پارە ئەدی و هەموو برادرایەتە ئەدی و هەموو خۆشەویستە کورە من تو نان و نمەکمان لە بابەی دایە نان و نمەک ئەو نان و نمەک و خۆشەویستی هەموو تو تێکتدا وەنیە کوور کەری من دەنێرە سەری جێم پێشان دەدەی من نەبوویمە بەخوایە من نەبوویمە سەباح بڕوان پێ بکە من نەبوویمە
ئەوە من داران هەردەخێرەتێنی های تۆڕی بێجگە لە تو زیاتر کێ دەزانێ من مایمەوە لە ئاشی شێ دەکەم بزانە باراشیە بات لەوێ دەنا چیشی هەیە لەوێ باراشی چی لەمنی دەپرسی دەزانێ ئەتو زۆر زمان درێژە ئای بابای بابای ئێستا تو احتراف دەکەیان نا ئێستا مێشکت دەپڕژێنم سەی چ بکەم کرەوەڵڵا کوڕی کەریمی ناناسم نایناسی ئێستا پێت دەسەلمێنم دەیناسی